جارێکی دیکە هەڵەی پرسیاری تاقیکردنەوەی نیشتیمانی و بەبادانی ڕەنج و ماندووبوونی قوتابیان بوو بە پرسی سەرەکی ڕۆژ و خۆپشاندان و ناڕەزایی قوتابیانی بەدوای خۆی داهێنا. موسلیم عەبدوڵڵا قەسرێ ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستان باز لە هەوڵی لیژنەکەیان بۆ نەفەوتانی ماندووبوونی قوتابیان دەکات کە توانیویانە بە بەکارهێنانی ئەو یادداشت و سکاڵانەی کە لەلایەن قوتابیانەوە پێیان گەیشتووە 21 پرسیار بەڕاست بۆ قوتابیان هەژمار بکرێت. ئەوەی کە ئێمەی سار نەکردەوە بە هەوڵ و بەردەوامی ئێمە بوو لەگەڵ وەزارەتی پەروەردە 2000 کۆبوونەوە دانیشتنێکی ترمان کرد بۆی کە بتوانین زیاتر پابند بین بەو یادداشتانەی بەو ڕێکارانی کە قوتابیانی خۆشەویست بۆ ئێمەیان ناردووە بۆیان خود مامۆسایانی بەڕێز بۆ ئێمەیان ناردووە ئەم یادداشتانەمان سەرجەمی کۆ کردەوە دووبارە لەگەڵ ستافی وەزارەت و ستافی لێژنی ئەزمونونەکان کۆبووینەوە و 2000 گەیشتنەوە ئەو نەتیجەیە کە 5 پرسیاری تر قەرەبووی قوتابیانی خۆشەویست بکرێنەوە کە سەرجەمیان کردی 23 پرسیار و بەڕاستی ڕێژەیەکی زۆر دەرەجە بۆ قوتابیان گەڕایەوە نزیکەی 44 دەرەجە بوو. دڵنیاشیان دەکەینەوە ئەو جوهدەی ئێمە وەکو لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا کردومانە ئەوەی لە تواناماندا بێ کردومانە و بە ئەرکێکی سەرشانی خۆمانیان دەزانین و ئینشاءڵڵا بە دوواداچوونی وردیش دەکەین بۆ ئەو هەڵە و کەم و کورتیانەی کە کراون بۆی کە لە ساڵانی ئایندەدا دووبارە نەبنەوە. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش کە بۆ نەفەوتانی مافی قوتابیان بەردەوام لەگەڵ بەرپرسانی پەروەردە لە حکومەت و پەرلەمان لەسەر خەت بووە دەڵێت بوونی ئەو ڕێژە زۆرە هەڵە لە پرسیاری تاقیکردنەوەی نیشتیمانی ئابڕوچوونێکی گەورەیە بەڵام قەرەبووکردنەوەی قوتابیانیش هەنگاوێکی باشە و نابێت درێخی لێ بکرێت. بەلای ئێمە شتێکی زۆر خراپەوە پێویستە ئەو لیژنەی کە ئەم کاری کردووە لێپێچینەوەیان لەسەر بگرێت هەرچەند ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە کار لەسەر توێژی قوتابی خوێندکارەکەین بەلای ئێمەوە گرنگەوەی قوتابی خوێندکار زرر نەکە کە خۆشبەختانە و بڕیارە دەرا قوتابی خوێندکار زرر نەکە بەڵام بەڕاستی داوایشمان لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنە تایبەتەکانی پەرلەمان و ئەنجومەنی پارێزەکانی ژێ بەجددی بێنە سەرخەت و نەیەڵەن ئەم کارە کە بەلای ئێمەوە بەلای پسپۆڕانی پەروەردەیشەوە بە فەزاحەتێکی گەورە ئەژمارەکرێ ئەم فەزاحەتە لە ساڵانی داهاتووە دووبارە بێتەوە. بە بڕوای چاودێران کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێم لە زۆرینەی سێکتەرە گرنگ و کاریگەرەکاندا شکستی هێناوە بە تایبەت بواری پەروەردە و فێرکردن بە تایبەتریش دوای ئەوەی وەزارەتی پەروەردە دانی بەوە دانا بە بەهای نزیکەی 42 نمرە هەڵە لە تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەی هەبووە. ڕۆژنامەنووسێکیش بە وەزیری پەروەردە دەڵێت باشترە بە زووترین کات بە دوواداچوونی ورد بۆ قەرەبووی جددی مادی و معنەوی و دەرونی خوێندکاران و خێزانەکانیان بکەیت لەبەرەوەی لە داهاتوودا هەر دەرەنجامێکی نەخوازرا و ڕووبدات تۆ وەزارەتەکەت بەرپرسیار دەبن. ڕامێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.